بینەرانی کورسانی وسڵاتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. هەفتەیەکە پرۆسی کۆکردنەوەی داهاتی نانۆتی لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. هێشتا تەواوی داهاتەکە کۆ نەکراوەتەوە چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئامادە بکرێت و ڕەوانی بەغداد بکرێت. دژی یاسایەکی 34 ساڵ لەمەو پێش تەیفسامی سکاڵایەکی لە دادگای فیدراڵی لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کردووە. ئەمڕۆ بە وردی باسی سکاڵاکە و لێکەوتەکانی بۆ هەرێمی کوردستانەکەی. وەزارەتی ناوخۆی هەرێم مەڵێت بە پێی ڕێنمایی بانکی ناوەندی مامەڵەکردن لە بازاڕەکانی فۆرێکس و دراوە ئەلکترۆنیەکاندا قەدەغەیە. هیچ کۆمپانیایەکیش لە هەرێم مۆڵەتی ڕەسمی بۆ کارکردن لەو بوارەدا نییە. لە هەولێر و سلێمانی پزیشکانی دانەمەزرا و گردبوونەوەیان ئەنجامدا داوا دەکەن مافەکانیان پێ بدرێت و دابمەزرێنرێن. دووبارە سڵاوتان لەبێ ماوە یەک هەفتەیە پرۆسەی کۆکردنەوەی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە هێشتا پارەی تەواو کۆ نەکراوەتەوە بۆ ئەوەی کە ڕەوانی بەغا بکرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ئەمەی با پەیامنێری کورساد نیوز وتووە و تووشیەتی بۆ ئەم مانگە بەغداد داوای زیاتر لە 50 ملیارد دیناری کردووە. هەتاوەکو ئێستا ئەو بڕە کۆ نەکراوەتەوە بۆیە هەوڵەکان بەردەوامە بۆ ئەوەی ئەو بڕەی بەغا داوای کردووە ئامادە بکرێت. سەرچاوەکە وتیشی بە هەموو ئەگەرەکان لە کۆتایی ئەم هەفتەیە داهاتەکە ڕەوانەی بەغدا دەکرێت تاوەکو ناوەڕاستی هەفتەی داهاتوو پرۆسەی دابشکردنی موچە دەست پێ بکات. باسێکی بەهای دراوەکان بکەین بزانین ئەمڕۆ چ گۆڕانکاریەک بەسەر بەهای دراوەکان هاتۆ بە تایبەتی بەهای دینار بەرامبەر بە دۆلارە زانین کە ماوەی 1-2 ڕۆژێکەکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوە تۆمارەکە هۆکاری جیاوازی هەیە بالێرەیە بەهای دراوەکان ببینین بۆی لەگەڵ بەهاکەی لەگەڵ گۆڕانکاریەکان باسی هۆکارەکانیشی بکەین. سەرەتا ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان $100 بە 152,650 دینار مامەڵی پێوەکرا. ئەم ڕۆژ دیسانەوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە و بارودۆخی سیاسیەکە ئێستا لە عێراقا هەیە. ئەزانین کە سەرۆکوەزیران ڕاست پێدراوە بۆەوەی کە کابینەی نوێم پێک بهێنێت و سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و سەردانی لایەنە کوردیەکان و حیزبە کوردیەکانیشی کرد لە ماوەی ڕۆژی ڕابردوو لەگەڵ هەموو لایەنەکان کۆبوونەوەی ئەنجامدا بۆ ئەوەی کە لەو ماوەیە کە لە بەردەستێتی ماوەی 30 ڕۆژی لە بەردەستە بۆ پێکێنانی حکوومەت بتوانێت بارودۆخەکە بڕەخسێنێت بۆ یەکە بتوانێت کابینەی نوێمی حکوومەتی عێراق پێک بهێنێت. ئەمە هەندێک ئاسۆی بارودۆخەکەی ڕوونتر کردووە لە عێراق ماوەی ڕابردوو پێشەم سەرۆکوەزیرانە ئەزانین کە مناقەشەیەکی زۆر هەبوو لەسەر نووری مالکی ئەمریکا بە هیچ شێوەیەک ڕەزامەندی دەرنە ئەبڕی کە بتوانێت ببێت بە سەرۆکوەزیران و ئەم سەرۆکوەزیرانە نوێیە عەلی زەیدیان کرد بە جێگرەوەی نووری مالکی و کوتم ئێستا هەندێک بەرچاو ڕوونترە بارودۆخەکە و پێشبینی ئەکرێت کە بەرەو باشتر بوون بچێ بۆیە بەهای دینار سەقامگیریەکی بەخۆیەوە بینی و هەندێک بەرزبوونەوەی تۆمار کردو هۆکارێکی تری شێوەیەکە بەهۆی تووڕەیی ئەمریکاوە لە بەرەم بارودۆخەکە وەکوتم هەیە بەهۆی ئەوەکە ڕازی نەبوو ئەو سەرۆکوەزیرانە بە عێراقدا بنرێت وتی کە ئەو پارەی عێراق کە لای ئەمریکایە بلۆکی ئەەکەم ڕای ئەگرمەوەش مەترسی لەسەر دینار دروست کردبوو بەڵام ئەوەش دیسانەوە چارەسەر بوو ماوەی ڕۆژی ڕابردوو گوژمێک دۆلار هات بۆ عێراق و ئەو بابەتەش چارەسەر بوو دیسانەوە هۆکارێکی تر بوو بۆ بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار. 100 پاوەند بە 203,000 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 179,000 دینار بوو. سەبارەت بە تمەن بارودۆخی یەکجار خراپە زانین کە
دابەزینی زۆری تۆمار کردووە $100 بە 18 ملیۆن و 650 هزار تمەنە ئەمە لە کاتێکایە بە گوێرەی هەندێک لە راپۆرتەکانەوتت کە لە بازاڕی ئازاد لە ئێران نزیک بۆ تۆ یان تەنانەت 19 ملیۆن تمەنیشی تێپەڕاندووە $100 بارودۆخی باش نییە و چەندین هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکانەوەیە کە ئاسۆی کێشەکان لە نێوان ئەمریکا و ئێران ناڕوونە. ئەمریکاڵێ شەڕەکە گوازراوەوە بۆ قۆناغێکی نوێ. قۆناغە نوێیەکە ئەوەیە کاڵێ من بە موشک و بە بۆمب لی نایم بەڵام گەمارۆی دەریاییەکە شەڵ ناگرم. ئەو گەمارۆ دەریاییش بە تەواوەتی دەستی ئێرانی لە داهاتەکانی کورت کردەوە بە داهاتی نەوتی و نانەوتیەوە. 1 ملیۆن لیرەی سووری بە 114 هزار دینار بوو، 100 لیرەی تورکیش بە 3384 هزار دینار مامەڵەی پێوەکرا. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەهای دراوەکان، بەڵام هەر پەیوەست بەم بابەتە پەیوەست بە گۆڕانکاریەکانی دینار بەرامبەر بە دۆلار ئەمەیە بچمە هەولێر بزانێکین کە لە بازاڕەکان چ باسە ئەم بەرزبوونەوەی بە چ شێوەیەکە. قارەمانجە و هەر زانیاری ورترمانەیاتێ. قارەمان سڵاوت لێ بە باسێکی بەرزبوونەوەی بەهای دینارمان بوو بکە بەرامبەر بە دۆلار. زریانە و کاتت باش ئێستا لە بازاری بۆرسی هەولێرم، ینی پەیتا کاسبکارەکان بەشێک لە شوێنەکانیان سۆڵ دەکەن یاخود بەرەو داخستنی بۆرسەس، بەڵام ئەمڕۆ بە بەراورد با چەند ڕۆژ ڕابردوو بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی بەخۆی بینی لەگەڵەوەی کا دەبینن پارەیەکی زۆری تمەنی ئێرانیش لەسەر بەشێکی زۆری ئەم مێنزانە دانراون. ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمڕۆژ بە هەماشەوە تمەن دابەزینی زۆری بەخۆی بینەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی و بەشێک لە دراوەکانی تر. لەگەڵەوەش تا ڕادەیەکی زۆر مامەڵەی کردن و فرۆشتن یاخود ئاڵوگۆڕی تمەن لەگەڵ دۆلار تا ڕادەیەک نامتمانەیی لە نێو کاسبکاران دروست کرێتە ئەوانە نەبێت کە بۆ سەردانیکردن بۆ بەشێک لە ئاڵوگۆڕە بازرگانیەکان تمەن دەکردن. لەگەڵەوەش بەهای دینار ینی لە چەند ڕۆژی ڕابردوو نزیک بۆ لە 155 هزار دینار، بەڵام ئێستا با 152 هزار دینار و 750 دینار ینی بەم نرخانە ئاڵوگۆڕ پێکرێت. کاغازی ئەو کاتت باش دەبینین بازاری یاخود بەهای دۆلار بەرامبەر بە دینار ئێستا بە چەندە، لەگەڵەوەش باسی تمەنێکمان بۆ بکە. بەخوات دۆلار بە 152 نیوە ئەو دقی بە قسە دەکەین، ینی دوسێ ڕۆژە بڕێکدا بەزیە تومەنش ئەو دقی 15 ملیۆن بۆ وەرەقەکە. باز دۆ بکەین ئێستا خەڵک دێ زیاتر تومەن دەکرێەوەی کا و پارەکە لە دابەزینەوەی کردی بە زەرەی لێدا ڕۆژ بە ڕۆژ لە دابەزینە. ئارێ سەبارەت بە دۆلار ینی ئەمڕۆ دینار لەو بەرزی نزمی هەدەکا لەبەرەوەی چەند ڕۆژەکە برێن ئیخباری خۆش و ناخۆش وەزعەکەی دی لەگەر شەڕی ئێران و ئەمریکا چەند ئیخباری خۆش وەزع باش دەبی، ئیخباری ناخۆش دەبی بازاگران دەبی. ئەوە سەرچاو سپاس. بەڵێ ئەمە غازی یۆڕۆی پێدەگوترێت لە بۆرسی هەولێر دیارە باسم کرد لەگەڵەوەی زریان بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی بخۆبینیوە، لەگەڵەوەش تمەنیش ڕادەیەکی زۆر داوازینی بخۆبینیوە بەرامبەر بە دۆلار. پێشووتر هەواڵەکانی نێوات ئێران، ئەمریکا، ئیسرائیل کاریگەریان لەسەر دیناری عراقی دەبوو، بەڵام لە دوای ئەم کۆبوونەوانەی کە دیاریکردنی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو بۆ پێکەنانی حکوومەتی عراق و پەیوەندیەکان و بەیاننامەکانی ئەمریکا سەبارەت بە دیاریکردی ئەم کەسایەتیە، ئەمە کاریگەری لەسەرەوە کردووە کە بەشێک یاخود تا ڕادەیەکی زۆر کاریگەری لەسەرەوە بۆکە دیناری عراقی بەهاکەی ینی بەرز بۆتەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە بەراورد بە هەفتەکانی ڕابردوو یاخود بە چەند ڕۆژی ڕابردوو. ئێستا قسە لەگەڵ تۆ دەکەم $100 لێرە بە 152 هزار دینار و 500 دینارە، بە هەماشەوە کڕینیش 100 بۆ 200 دینارێک کەمترە بەو بەراورد بە فرۆشتنی $100 لە بازاڕەکانی بۆرسە یاخود لە شوێنەکانی تر. لەگەڵەوەش باسم کرد تومەنیش بە هەماشەوە 15 ملیۆن 16 ملیۆن لە بەشێک لە شوێنەکان بە $100 ئەمریکی کڕین و فرۆشتنی یاخود ئاڵوگۆڕی بۆ دەکرێت. سپاس پەیام نێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوو، ماندوو نەبی دەستخۆش بە زانیاریەکانت. وەزیری دارایی عراق تەیف سامی کایکۆنەی بەبا کردووە، سکاڵایەکی دژی هەرێمی کوردستان تۆمار کردووە لە ئەگەری برنەوەی سکاڵاکە هەموو ئەو مڵک و ماڵانەی بە ناوی وەزارەتی دارایی هەرێمەوەیە ئەکرێت بە ناوی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵیەوە. لەو سکاڵایە تەیف سامی داوای کردووە بڕیارێک هەڵبوەشێنرێتەوە کە ساڵی 1992
لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دراوە. بڕیارەکەی ساڵی 1992 چی بووە؟ ئەو کات حکوومەتی هەرێم بڕیاریدا هەموو ئەو مڵک و ماڵ و زەوی زارانە کە بەنایە حکوومەتەوە بووە بخرێتە سەر وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. ئەو مڵک و ماڵانە پێشتر بەنایە حکوومەتی ناوەندیەوە بوون. باسی بێگومان سەردەمی باسەکەین. تەیفسامی ئەڵێت ئەو بڕیارە بنەمای یاسایی نییە، پێویستە هەڵبوەشێنرێتەوە. چاودێران و پسپۆڕانی بواری یاساش پێیان وایە بڕیاری مەحکەمە لەم بارەیەوە کاریگەری گەورە لەسەر هاوسەنگی دارایی لە نێوان هەولێر و بەغا بەڕێوەبردننی سامانی حکومی و ژینگەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دروست دەکات. بێگومان ئەم سکاڵای تەیفسامی بابەتێکی زۆر گرنگە، پێویستەکە کا لە ڕووی یاساییەوە زیاتر باسی لێو بکەین لە بەرۆی کەوتم ئەگەر بێت و سەر بگرێت ئەمە لێکەوتی زۆری ئەبێ لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی هاوسەنگی هێزی ئابوووریەوە لە نێوان هەرێم و بەغا. بۆیە لێرە میوانێکمان لەگەڵا عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی بۆی بە وردی باس لە ڕووی یاساییەکەی و کاریگەری ئابوووریەکانی بکەین. کاک عەبدولقادر زۆر بەخێر هاتن. سەرەتا پێمان بڵێ ئەسڵەن ئەم سکاڵایە چییە، ئەم نووسراوەیە کە بڵاو بۆتەوە بە وردی باسی چی ئەکات و داوای چیە کاتێفسان؟ سپاسانەکەم. طبعاً بە گوێرەی ئەو داوای کە تۆمار کراوە لە بەردەم دادگای فیدرالی و قرارە ڕۆژی دەی 6 دادبینی تیا بکرێ، وەزیری دارایی داوای هەڵەشانەوەی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستانی کردو کە لە ساڵی 1992 دەرچووە بە تۆمارکردنی هەموو ئەو مڵک و زەوی و خانوبەرانەی کە بەنای وەزارەتی دارایی عێراق بوون بکرێ بەنای وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە. باشە کاک عەبدولقادر، بۆچی ئەم داوایە دوای ئەم هەموو ساڵە لەم کاتەیە و لەم قۆناغەیە هۆکارەکەی چییە؟ وڵی جا ئەو هۆکارەکەی بەتەکی دەبێت پرسیار لەوان بکەین زین هۆکارەکەی چێ، بەڵام ێمە بێت لە ڕوانگەی قانونی و سەیرین بابەتە بکەین، چونکە ئەم بابەتە تەنها بریتینە لە شتێکی ئاسایی عقارێ بێ، مەسەرەن خانوبەرەیە بێ، بینایەک بێ بڵین ئەوە با تەسلیمی مەسەرەن وەزارەتی دارایی عێراقی بکرێتەوە. ئێمە لە یادمان نەچێت کە لە ساڵی 1976 یاسایەک دەرچووە بە یاسای ژمارە 53 ساڵی 1976 کە هەرچی زەوی کشتتوکاڵی هەیە هەمووی تۆمارە بەنای وەزارەتی داراییەوە. واتە ئێمە ئەگەر بە گشتی ناڵێن بە وردی و بە تەواوی، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر سەرنج بین زەویزار لە دوو جیهەتێ ناپەڕێکە ئەکرێ بە ناویانەوە، یانەوەیە کە تاوان زەویزاری حکومی مەبەستمە، یانەوەیە کە ئەکەوێتە ناو ماستەر پلانی شار و بەناوی شارەوانیەوەیە، یان هەموو زەویزار و ئەملاکەکانی تر هەمووی بەناوی وەزارەتی مالیەوەیە. کاتێک کە تۆ یەی باس لەوەکەی من ئەم زەویزارانە بگەڕێتەوە بۆ من و بەناوی منەوە بێ، کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ویلایەتی بەسەر هیچ ئەرز و زەویەکان نامێنێتەوە مامەڵی پێوە بکات. بۆیە ئەگەر بەم جۆرە ئێمە مامەڵی لەگەڵا بکەین کەواتە ئێمە نابین بە خاوەنی ئەرز، نابین بە خاوەنی زەوی. ئیشکالێتەکە لەوەیە هەرێمی کوردستان هەرێمێکی کارگێڕی نییە، هەرێمێکی سیاسیە، کە ئەڵێم هەرێمێکی سیاسی واتە کێشەی خاک و ئاوی هەیە و ناکرێتەوە بێ تەحەکوم لە هەول لە بەغاو بکەی بە خاک و ئاوی هەرێمی کوردستانەوە نەتوانی تەسەڕفی پێ بکەی. خاڵێکی زۆر ئەساسی. خاڵێکی تر ئەم بڕیارە لەگەڵ سیستەمی فیدراالیان ناگونجێت، لەبەرەوەی ئێمە بە گوێرەی دەستور بە گوێرەی مادەی 107 دەستور ئیقراری کردووە، ئاعترافی کردووە بە هەرێمی کوردستان بە هەر سێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریەوە، و لە هەمان کاتیشە لە مادەی 140 ئیقراری کردووە بە هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە، کەواتە ئەم بڕیارانە شەرعیەتیان هەیە، قانونیان هەیە، بعدی قانونیان هەیە. لەبەرەوە کات دەست بۆ ئەم بابەتە بیکەواتە ئەگەر ئێمە لە حاڵەتی سەرگرتنی ئەم بابەتە کە بە بڕوای من زەحمەتە محکەمە ئەم داوا وەربگرێ لەبەرەوەی شێوازی تۆمارکردنی داواکە و اختصاصی دادگا ئەمە قبول ناکە، لەبەرەوەی اختصاصی دادگا بە گوێرەی مادەی 93 کە دیارە داواکە بە گوێرەی مادەی 93 بڕگە یەک تۆمار کراوە، لەویا دادگا اختصاصی بریتە لە ڕقابەتی دەستوریەتی قوانین و ئەنزیمەی نافیدە، بەڵام لێرە ئێمە قەراری حکوومەتی هەرێمی کوردستان خازع نییە بۆ ئەم ڕقابەت. بۆیە ئێمە چەندین داوای کەشمان هەبووە کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و قەراراتی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کراوە، دادگای ئیتیحادیە لە اختصاصی من نییە، من نایبینم. بۆیە بە بڕای من لە ڕووی شکلەوە ئەم داوا ڕەتەکرێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە پەیامێکە بۆ ئەوەی کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە وردی ئەم دیراسی ئەم بابەتە بکات، چونکە ئەگەر بێت و لە حاڵەتێکا سەر بگرێ وەزارەتی مالیە ئەگەر بێ مڵکی بدا بکرێ بێ بڕوا موافقە لە بەغا وەربگرێت، چونکە هی ئەو نییە. ئەگەر بێ پارچێ زەوی بفرۆشیە
لە ئەبێ بڕۆ موافقەت لە بەغا وەرگێ. من یەک کشتی بەسیط باسەکەم کتێبێکم هەیە بە ناوی شەرحی قانونی بەیع و ئیجار، شرۆڤەی یاسای بەکرێدان و فرۆشتن لە هەرێمی کوردستانە. ئێمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستانە بۆ فرۆشتنی ئەموالی دەولە. ئەموالی دەولە پێویستیم بە مەزدەرێک هەبوو، بە دوای مەزدەرێک هاگەڕام کتێبێک بوو کە شەرحی قانونەکەی کردبوو لە عێراقا بوو، گەڕام هی مدیر عامێکی شؤونی قانونی وەزارەتی مالیە بوو کە پەیوەندیم پێوە کرد، ویستم داوای مەزدەرەکەم کرد، دەستم نەکەوت، ئەو پرسیارێکی کرد ئێستا ڕۆدا پرسیارەکەی ئەوە بووتی من پێشەوەی کتێبەکەت بەمێ پرسیارێکی لە یەکەمە بێت تۆ جوابم بیتەوە، ئێوە بە چ سەنەدێک یەن مڵک و ماڵی ئێمە وەکو وەزارەتی مالی ئەفرۆشن لە هەرێمی کوردستان و ئەیدەن بکرێ، ئەوە هی ئێمەیە. ئەمە لە نەستی وەزارەتی مالیا کۆنم قسە ئێستا هاتۆتە دەرەوە و ئیشی لەسەرەکرد لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە وردی حساب بۆ ئەم بابەتە بکە، ئەگەر داواکە ڕەت بکرێتەوە ئەمە بەشێکە لەو بڵین لەو ئەجەندایی کە وەزارەتی مالیە هەیەی بۆ داهاتوو بۆ مامەڵەکردن لەگەڵ زەویزار و مڵکی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک عەبدولقادر لەم جوابەی کۆتایی جەنابەت من دووسێ پرسیاری زۆر گرنگم بۆ دروست بوو. ئەم بابەتە بە پێیوتەکانی ئێوە ئەگەر پشتگوێ بخرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە ئێمال بکرێ بابەتێکی ترسناکە. جەنابەت باسی فدراڵیەتی عێراقت کرد. ئەمێ بزانم یاساکانی دوای ساڵی 2025 ئایا هیچ کاریگەریەک لەسەر ئەو بڕیارانە دروست دەکەن کە پێش ئەو ساڵانە دراون؟ قصد 2005 کە 2005 وتم 25 ساڵی 2005 یاساکانی دوای ساڵی 2025 ئایا کاریگەری لەسەر ئەو بڕیارانە دروست دەکەن لە برێزانین ئەم بڕیارە پێش ئەو ساڵانە بووە لەوە دوا هەر یاسایەکە بۆ کاریگەری دروستەکە لەسەرەوە بڕیارە ئەتوانن بۆ هەڵوەشانەوەی ئەم بڕیارە بگەڕێنەوە بۆ ئەوە بڵێن نەخێرەوە پێش فدراڵیەت و پێش یاسانوەیەکان بووە. دەستور ئیقراری پێکردووە خۆی دەستور ئیقراری کردووە بە هەموو قەراراتانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پێش دەرچوونی دەستورەوە لە هەرێمی کوردستانە دەرچووە، واتە ئیقراری بە هەرێم کردووە، ئیقراری بە قواری هەرێم کردووە، ئیقراری بە قەرارات و یاساکانی دەرچوو لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کردووە. کاتێک کە تۆ ئەڵێ من هەرێمێکم لە عێراقا و هەرێمێکی سیاسیم و دەستوری ئەترافی پێکردووم، چۆن ئەکرێت تۆ بۆ فرۆشتنی پارچەیەک زەوی بچی موافقە لە وەزارەتی مالی عێراقی وەربگریتەوە؟ آخر کێشەکە لەوەیە سبەینە لەوەی وەزارەتی شارەوانیش بڵێ منش ئەملاکەکانم داواکەم، سبەینی وەزارەتی بەرگریش بڵێ منە ئەملاکانی کە بەناوی منەوە ئێستا بەناوی وەزارەتی پێشمەرگەوەی ئەویش داوایە کاتەوە. وردە وای لێ تۆ بستی ئەرزت دامێنێ لەسەری بینایی عملی قانونی و عملی ئیداری و بەڕێوەبردی هەرێمی کوردستان بکەی. بۆی ئەمە بێ لێرە بوەستێ لەبەرەوەی دەستور ئەو مافی بە من داوە، من هەرێمێکی مستەقیلم، خاوەنی خاکم و سنوورم بۆ دیاری کراوە. چۆن ئەکرێ من نەتوانم لە ناو سنووری خۆمە مامەڵە بەو ئەرزوو ئەملاکانەوە بکەم؟ ئەو قسەی وەزارەتی مالیە بۆ حاڵەتێک دەوڵەتەکە فیدراڵی نەبێ بەڵکو دەوڵەتەکە سادە بێ مەرکەزی بێ، بەڵێ جاران کە پێش ئەوەی هەرێمی کوردستان دروست ببێ بڵێ ئەم ئەملاکانە بە ناوی وەزارەتی مالی عێراقەوە بوون لەبەری دەوڵەتەکە مەرکەزی بووە، بەڵام ئێستا دەوڵەتەکە گۆڕاوە کە دەوڵەتەکە گۆڕاوە خۆ ئەو کاتە کە دەوڵەت سادە بووە و مەرکەزی بووە لێرە حکوومەتی هەرێم نەبووە، پەرلەمان نەبووە و سڵتەی قەزایی مستەقیلمان نەبوو. ئێستا هەموو ئەمەمانەمانێ ئەمانە پێویستیان بە خاکە کە ئەم قواری لەسەر دروستکری. تۆ بخاک لە من وەرگرتو کەواتە من قوارێکی فیدراڵی لە هەرێمی هەرێمی کوردستان لەسەر خاکێک بەڵێ حسابی بەسرم بۆ ئۆکەی. جەنابەت کەسێکی یاسایی بێگومان باشتر ئەزانی لە وتەکان تاناوتتان کە شێوازی داڕشتنی ئەم داوایە وا ئەکات کە ئەستەما دادگای فدراڵی ئەم بابەتە قەراری لەسەربات و بڕیاری لەسەربات. ئەزانی لە بابەتێکا کە ئاوا لێ ئەڕوانین و پێمان وایە ئەستەمە وەگوتم جەنابەت باشتر زانی جاری وایە دەرچەیەک کەسانی یاسایی ئەدۆزنەوە بۆی کە بەڵێ ڕێی تێ بچێت و قەراریشی لەسەر بدرێت. پێتان وایە گەر شێوازی داواکە شێوازی سکاڵاکە بگۆڕدرێت شێوازی داڕشتنەوەکەی بگۆڕدرێ ئەگەرێک هەبێت کە بتوانن بە دوواداچوونی بۆ بکەن و بیسەپێنن بڕیارەکە؟ زەحمەتە بە بڕای من ئەگەر کاتی خۆی ئەو بڕیارە لەلایەن پەرلەمان و دەربچووە مەجالیتیا بوو وەکو قەرارێکی تەشریعی، بەڵام ئەگەر وەکو بڕیار سەیری بکەین لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی پێشتر چەندین داوای ڕەت کردوێتەوە کە هی قەرار بووە لەسەر قەرارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، ئێستا ناکرێت پشت لەو قەرارانەی بکات و بێ ئەم داوا ببینێ. واتە ئەو کاتەگەر ئەوە ببێ محکەمەی ئیتیحادی خۆی کەوتە ژێر پرسیارەوە کە تۆ بۆ پێشتر هەموو قەراراتەکانی حکوومەتی هەرێمە دڕەت داواکانت نەئەبینی ئەدوو دەمە اختصاصی من نییە، ئێستا بۆ ئەم ببینی لە کاتێکە هەر نەفسی حکوومەتە و نەفسی قەراریشی دەرکردووە. بۆیە بەپێی ئەو سابقەی کە لە هەرێمی لە بەردەم محکەمەی ئیتیحادیە هەیە هەموو ئەو داوانە ڕەت کراونەتەوە.
ئێمە زۆر داوامان بینی لەسەر پلەبەرزکردنەوە و لەسەر پارالێر و نازام لەسەرچی و لەسەرچیکە بڕیارەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەرچوو بوو محکمەی اتحادی وتی اختصاصی من نیە من ڕقابەتی عدم دەستوریەتی ئەوانە ناکەم ئێستا شەرعینەن بابەتە بۆیە بە بڕوای من لەم ڕوانگەوە گەرمە سەیری سابقەی پێشووی محکمەی اتحادی بکەنە بێم داوا لە 100% ڕەت بکرێتەوە بەڵام قسەکە لەمەیە کە ئەمە پەیامە واتەگەر ئەمڕۆ بەم جۆرە مامەڵەی سبینە لەوە چێت دقێکی تەشریعی دەرچێت لەوە چێ ببێ بە منازعەیەکی تەشریعی ئەو کاتە محکمە تەدەخلی تیاکە ئێمە کاتی خۆی ئەگەر سەرنج بی کاتێککە داوا تۆمارکرا بۆ موچەی فەرمانبەران لەکوێ تۆمارکرا لەبەرەوەی دقێکی قانونێکی اتحادی هەبوو محکمەی هەرێم بڵێن حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی لەسەری ناکۆک بوون لەسەر جێبەجێکردنی ئەو کاتە محکمە تەدەخلی کرد ئێستاش ئەگەر ببێ بە تەشریعێک ببێ بە تەشریعێک و ببێ بە ناکۆکی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزیە ئەو کاتە بە دووری مەزانە محکمەی اتحادی وەکو اختصاص دەتوانێت بێ سەیری بکات و بڕیاریشی تیابە بۆیە ئەبێ لێرەوە ئێمە احتیاطی خۆمان بکەین لەم بابەتە وەڕێگە نەدەین کە ئەمە هەنگاوی زیاتر بێتە پێشەوە من باسی و احتیاطانە شەکەم بەڵام پێشتر ئەمەوێ لێرەوە پرسیار بکەم ئەسڵەن وەکو جەناب دوو کەسایەتیەکی یاسایی پێت وایە کە ئەم سکاڵایە بنەمایەکی یاسایی هەیە یان نەخێر بابەتی سیاسی لە پشتە هەر وەکو بێنە نەوتەکەت و بێنە داهاتە نانەوتیەکەت و ئێستاش بێنە مەڵک و ماڵەکەت پێت وایە کە مەبەستی سیاسی لە پشتیان نەخێر بنەمای یاسایی بۆ دۆزرێتەوە بە بڕای من بنەمای یاسایی نییە لەو ڕوانگەیەی ئەمە ئەم تەڵەبە ئەم داوا لەگەڵ تەبیعەتی فیدراڵیەتی عێراق ناگونجێت چکە من فیدراڵێتێکی من وەکو هەرێمی کوردستان فیدراڵێتێکی ئیسا لە بەسرە ئەگەر فیدراڵێتی دروست ببێ کارگێڕیە چەند محافظەیەکی پێکەوە بەڵام ئێمە ناتوانین لەگەڵ محافظێکی تری غەیری هەرێمی کوردستانە پێکەوە کۆ ببینەوە و کار بکەین لەبەرەوەی کورد نینەمان کەواتە ئێمە فیدراڵێتەکەمان لەسەر ئەساسێکی سیاسیە بەڵام ئەگەر کارگێڕی بێ بەڵێ ئەو کاتە تۆ کارگێڕی بەڵام من کارگێڕنیم سیاسیم خۆ فیدراڵێتێکم دەستوری ئیقراری پێکردون پێشەوەی عێراق وەکو عێراقێکی فیدراڵی بێ من هەبوو من موجود بووم دواتر کە عێراق بۆ بڵین حکوومەتی بەعەز ڕووخاوە و ڕژێمی بەعەز نەماوە و دوای حکوومەتێکی بڵین دەوڵەتێکی ئیتیحادی دروست بوو هەرێمیش بۆ بە بەشێک لەو دەوڵەتە ئیتیحادیە بۆیە بە بڕوای من لەم ڕوانگەوە تەڵەبەکەت سەنەدێکی دەستوری نییە سەنەدێکی دەستوری نییە دەستوریش باڵاترە لە قانون بۆیە لەم حاڵەتیانە ئەبێ بە تەمەسوک بە دەستورەوە بکەین چونکە دەستور ئیقراری کردو بە هەرێمەکەمان وەکو ئیقلیمێک و ئیقراری کردو ئیترافی کردو بە هەموو قەرارات و یاسانی کە پێش دەستورەکە دەرچوون لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستانیشەوە باشە کاک عەبدولقادر جەنابەت وتت کە با حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی لێ بگرێت بۆی کە بابەتەکە وای لێ نەیە ببێت بە گرێ پوچکەیەک وەک بابەتەکانی پێشووتر بابەتی نەوت پشتگوێ خرا هەتا بوو بە گرێ پوچکەیەک و بەسرا بە موچەی هاوڵاتیان و بابەتی داهاتی نانۆتیش هەروای لێ هات پشتگوێ خرا تا بابەتەکە قوڵ بووەوە هەرێمی کوردستان چی بکات کە ئێستا ڕێ لەم بابەتە بگرێ چی لە بەردەمە هەرێمی کوردستان بە بڕای من لە مەرحەلەی یەکەما بێ لەگەڵ عێراق بکوێتە دانوستان کە ئەم بابەتە سەرچاوەکەی لەکوێیە و بۆچی ئەم بابەتە لەم کاتا وروژێنرا و کاتە بێ بەڕاستی لە ڕوانگەی سیاسیەوە مامەڵەی لەگەڵا بکە چونکە هەرێم وەکو پێشتریش ئەرزم کردی هەرێمێکی سیاسیە و نابێت تۆ دەست بۆم بابەتە بەری چونکە گەر تۆ نەوتت یە ناژێر کێفی خۆت و گومرگ و مەتار و مەنافیزی حدودی ناژێر دەستی خۆت و داهاتی ناخۆت و ناژێر دەستی خۆت ساماوەت و ئەرز واتە ئەگەر ئەرزەکەش بێتەوە کاتە ئێمە ناتوانین وەزارەتی مالیە ناتوانێت بستێک ئەرز بدا بکرێ ئەبێ بڕوا موافقەتی وەزارەتی مالیە عێراقی وەربگری کە ئەمە کارەساتە بەڕاستی ناتوانێت مڵکێ بفرۆشێ لە کاتێک ئەمانە واریداتی خۆین ئەیجاگر من ئەوەم نەبێت چۆن نتوانم حکوومەت و ئیدارەیەکی خۆم هەبێ وەکو حکوومەتێک باشە لە ئێستایە کە ئەم بابەتە وروژاوە ئێوە ئەزانن کە تا چەند حکوومەتی فدراڵی بە دیاریکراوی تەیفسامی کە بابەتەکەی وروژاندووە جددیە لە بەدواداچوونی ئەم بابەتە جەنابەت دوتە دەمە پاشخانێکی فکریە ئەمە شتێک نییە ئەمڕۆ دروست بوو بێ باسی لێوە ئەکرێت دیارەدانراوە بۆ ڕۆژی خۆی تا چەند جددی نەتوان بەدواداچوونی بۆ بکەن هەر تۆمارکردنی داواکە دلیلی جددیەتیانە یانە ئیشی لەسەرکەن بەڵام جارێ لە ڕوانگەی دەستوری و قانونی و ئیشی لەسەرەکەن یانێ ببێ بە بڕیارێکی دادگای هەرچەند خۆ تۆ سبەینێ جێبەجێکردنی هەروە کارێکی ئاسان نییە ئەمە تۆ ئەگەر سبەی خوا نەخواست ئەمەش ببێ بە قەرارێکی کە بە بڕای من دوورە بابەتە ببێ بە قەرارێکی محکەمەی ئیتیحادی من ترسم لەوە هەیە سبەی ئەگەرم داوا ڕەت بکرێتەوە لە ڕووی شێوازی تۆمارکردنی داواکەوان بی لەوە بکەنەوە وەزعیتێکی قانونی وا بڕەخسێنن محکەمە جارتی بێتەوە ناو بابەتەکە من ترسم لەمایان هەیە ترسم لەم داوانیە بەڕاستیەکەی لەبەرەوەی لە ئەسڵا شێوازی تۆمارکردنی داواکە و بابەتی داواکە کە بتێ لە قەرارێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە لە بەردەم محکەمەی ئیتیحادیە پێشتر نەبینراون و داواکان ڕەتکراونەتەوە بۆیە بە بڕای من ئەمە ترسەکەنیە ترسم لەوەی سبەینە لە ڕوانگەی پەرلەمانەوە تەشریعێک دەربچێ ببێ بە منازعە محکەمە تەدەخلی تیا بکە جارێکی تر
زۆر سپاس عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی سپاس کە لەگەڵ مام و سپاس بۆ شیکاریە وردەکەتە زۆر بەخێرهاتن. ئەچمە لای بابەتێکە لە هەولێر و سلێمانی ڕوویداوە دەربارەی پزیشکانی دانەمەزرا و بێگومان لە هەولێر و سلێمانی دەرچوانی کۆلیژی پزیشکی دژی دانەمەزراندنیان خۆپیشاندانیان کرد ئەڵێن ڕاگررتنی دامەزراندنیان نایاساییە ئەبێت دەست بە دامەزراندنیان بکرێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ئەڵێت لە ڕووی دامەزراندنەوە بەڕوونی جیاکاری لە نێوان شارەکان ئاکرێت. لێرە لە هەولێر لە بەردەم ناوەندی بڕیار پۆشاکە سپیەکان ڕەنگی ناڕەزایەتیان گرتووە. ئەمە چەندها گرتبوونەوەیەک نییە بۆ کار بەڵکو هاوارینەوەیەکە کە ساڵانێکی تەمەنیان لە نێوان کتێبە گەورەکانی پزیشکیدا بەڕێ کرد کەچی ئێستا شەقام بۆتە تاقیکردنەوەی کۆتاییان. ئەم هەنگاوی ئەمڕۆمان ناڕەزایەتێکی ڕەوا و مافی یاسایی ئێمەیە و لە هەمان کاتدا هەوڵێکە بۆ پاراستنی ڕێڕەوی سیستەمی پلەبەندی پزیشکی و بناغەی سەرەکی ئەم سیستەمەش دامەزراندنی پزیشکانی نوێیە. هەمان ئازار و هەمان بێدەنگی حکوومەت سلێمانیشی گرتووەتەوە. لێرە هونەر تێکەڵی داواکارەکان کراوە. خانمە پزیشکێک دەستێکی قفڵ و زنجیر و تەلبەندە و دەستەکەی دیکەشی بیستۆکێکی پزیشکی پچراوی پێیە کە ئەما بۆتە سومبولی خۆپشاندانەکەی ئەم ڕۆیان و ئاماژەیە بۆ ئەو گرفتانەی دوای چەند ساڵ ماندووبوونیان بۆیان دروست بووە. وەکو ئەبینن کە بربەستە کە نەبوونی پلانە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن کارتی تەندروستیەوە هەر بکرێتە بابەتێکی تیلقایی ساڵانە لەگەڵ دەرچوونمان لە کۆلێژە پزیشکیەکان مباشەرە بکەین و ناومان بچێتە ئەنجومەنی ڕاژە و بچێتە دارایی و مباشەرە بکەین و دابمەزرین. داوای ئێمەکەین داوایکی یا قانونی خۆمانە داوایکی یاساییە. دامەزراندنی پزیشکانی تازە بەشێکە لە قانونی موازنەی عامە. ئەم کێشەیە لە داواکاریەکەوە بۆ بەبرینێکی قوڵ کاتێک جیاکاری نێوان شارەکان بەڕوونی دەبینرێت. دەرچووی زانکۆ حکومیەکانی هەولێر و سلێمانی لەسەر شەقامن بەڵام لە دهۆک دەرگای دامەزراندن بۆ 23 خوێنکاری زانکۆیەکی تایبەت واڵا کراوە. ئەوەی کە پەیوەندیکردنە بە جیاوازیکردن لە بینی پارێزگاکان لە بینی سلێمانی و بەداخەوە لە بینی هەولێر لە بینی هەڵەبجە و لە بینی دهۆک بە وازحی لە سەرجەم سێکتەرەکانە بەڕوونی دەبینرێەوە بەڵگەکان نەشاراونەتەوە لەوەی کە ئەم جیاوازیە هەیە. 663 خەونیسپی پزیشکانی دانەمەزرا و ئێستا لە نێوان ستەمی جیاکاری و نایاساییبوونی بڕیارەکاندا چاوەڕێی وەڵامێکی ڕاستگۆیانن تا وەکو ئەو زانستەی تەمەنێک لە نێو هۆڵ و تاقیەکاندا فێری بوون تیماری برینی چارە خوازانی پێ بکەن. سەرڕایەوەی کە ساڵانێکە نەخۆشخانە حکومی و کەرتی تەندروستی بە تایبەتی بە دەستکەمی پزیشک و کارمەندی تەندروستیەوە دەناڵێنێت بەڵام ماوەی دەمانگە زیاد لە 600 دەرچووی بەشە پزیشکەکان لە چاوەڕوانی دامەزراندندان و باوچەی خۆیان ئەمان دەیانەوێت ڕەنجی چەند ساڵەیان تەنها لە چوارچێوەیەکدا وەکو بڕوانامەیەک نەمێنێتەوە بەڵکو دەیانەوێت ئەو بڕوانامەی کا بەدەستیان هێناوە بیخەنە خزمەتی هاوڵاتیان و ئەو بوارەی کە بۆی ماندوو بوون. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. پزیشکانی دانەمەزرا و لە هەولێریش گرتبوونەوەیان کردووە لەم بارێشەوە پەیامنێرمان ڕامان مستەفاندێک زانیاری بۆ کۆکردوینەوە بە بینەری بین و ئەگەڕێم وڵاتە. سڵاوتان لێبێتەوە کاتتان باش لە بەردەم وەزارەتی تەندروستیمە لێرە دیارە ژمارەیەکی زۆر لە پزیشکانی دانەمەزرا و ئەمڕۆ گرتبوونەوەیشیان کردووە لێرە کۆمەڵێک داواکاریان هەیە زامن ڕاستەوخۆ ئەڕۆمەلایەن قسە لەگەڵەوانەکەم بزانم هۆکاری دانەمەزرانەکەیان چی و لە کێوە تەخەڕوجیان کردووە و دەرچوونە بەڵام دانەمەزراون. سڵاوتان لێبێ قوربان پێمان بڵێ گرفتەکەی ئێوە چیە بە دیاریکراوی؟ بەڵێ ئێمەکو پزیشکانی دانەمەزرای 2025 لێرە گرتبوونێتەوە بۆ داواکردنی دامەزراندنمان کە نزیکەی دەمانگە تەواومان کردووە لە کۆلێژ پزیشکی هەتایەکۆ ئێستا ئەمری دامەزراندنمان بۆ دەرنەچوە. کێوە بە دیاریکراوی ئێوە تەواو بوونە؟ لە مانگی 6 ساڵی 2025 تەواومان کردووە بەخۆی دەبێت دوای 6 مانگ دامەزراندن بۆ کۆلێژی پزیشکی بکرێتن بە بۆنەی تەواوکردنی پرۆسەی بڕوانامی کۆلێژی پزیشکیان لێدی هاتاکو ئێستا دەمانگی بەسەر تێپەڕ بۆ و دامەزراندن ئەنجام نەدراوە هەر ئەمریش دەرنەچوە تاکو ئێستا. باشە ژمارەتان چەندە؟ کۆی هەموو کۆلێژە پزیشکەکانی هەرێمی کوردستان 663 دەرچوو هەیە. بەڵێ باشە داوا ئەکەن چی بکەن چیتان بۆ بکرێت چۆن دابمەزرێت؟ بەڵێ بخۆی پرۆسەی دامەزراندنمان پەیوەستە بە پیشەی ئیشکردنمان لە ناو نەخۆشخانەکان
دەبێت هەر کەسێک کە کۆلژی پزیشکی تاواکردولانە نەخۆشخانە کەیسەکان بە شێوازی خۆی بە عملی ببینی بۆی ئێمە داوا دەکەین کە دابمەزرێن لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ڕاستەکەم سپاسکە لەگەڵمان بووی بەڵێ هەوڵەدەم زیاتر بۆ چوونی پزیشکێکی دیکە شوەر بگرم سڵاوت لێ سلااو لە خۆتان بەخێر بەسەر چاوان ئەمڕۆ بە ئامانزی چی هاتوونە تێرە داواکاریەکانتان چیە؟ بەڵێ بەخێر بەسەر چاوان ئەما ڕۆکە لێرە ئەو گربنەوەمان ڕێکی خست لە پاشەوەی کە هیچ وەڵامێکی فەرمیمان وەرنەگرتەوە لە پاش بەیاننامەی کە بڵاومان کردو لە 19 نیسان ئامانزمان و داواکاریەکانمان ئەوەیە کە دابمەزرێن بە نووسای فەرمی وادەی دامەزراندنمان لایەنە کارژێڕەکان ڕوون بکرێتەوە هەروە دامەزراندنمان پشتڕاست بکرێتەوە بە زووترین کات ئینشاءالله هەروە چارەسەرێکی ڕێشەیش بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە چکە کێشەی دامەزراندنەوە و کێشەی پلەبەندیە. باشە ئێوە تایبەت بەشێکی دیاریکراون یان پسپۆڕی زیاتان هەیە؟ نەخێر ئەمە هەموو پزیشکی گشتین بێگومان کە لە زانکۆی پزیشکی دەردەچی هەموو پزیشکی گشتیە چەمپلێکی پێدا بڕێ دەبێت نیشتە جێ خولا و دواتر پزیشکی پلەبەند و نیشتە جێ دەیرین و تاوەکو دەچیە خوێن نەکات کە دەبێت پسپۆر ئەو کاتە دەبێت پسپۆر ینی جارێ تقریبان 10 ساڵێکی ماوە تاکو ببینە پسپۆری هیچ نەخۆشێک بەڵام ئەمە هەمومان پزیشکی گشتین دەکوانە کە ژمارەمان 660. باشە ڕێگەچارەتان دانایەوە ڕێگەچاری پێشنیارکراو کە لە سەرداهاتی ناوخۆ دابمەزرێن ئەمە پێشتر هەبوو چۆنتانەوە پاریش بە هەمان شێوە لە سەرداهاتی ناوخۆ پزیشکانی 2024 کەوانیش تقریبان ساڵێک و 4 مانگ داخران دامەزران ئێمەش بە هەمان شێوە ئەوان دەمانێت لە سەرداهاتی ناوخۆ دابمەزرێن ئەو پێشنیارەکەمانە. سپاسکە لەگەڵمان بڵێ وەکەوەی کە بینیتان بۆ چوونی پزیشکان بوو ئەوەی کە هەیە لە تەواوی هەرێمی کوردستان 663 پزیشکی دانەمەزرا هەنا ئەمە چەند جارێکە گرت ئەبوونەوە چەند جارێکە بەیاننامەی ڕسمی دەرەکەن لە شوێنە جیاکان ئەوان بە دیاریکراوی داوا ئەکەن کە دابمەزرێن بە تایبەت لەسەر داهاتی ناوخۆ ئەوەی کە گرینگە چەندجارێک لە بەیاننامەکانان جەختیان لەسەرەوە کردوتەوە چونکە پێشتریش دیارە بە پێی بڕیاری وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران دیارە ئەم بابەتە کراوە واتە لەسەر داهاتی ناوخۆ پزیشکان دامەزراون وەکەوەی کە بینیتان ئەوە بەشێکی زۆر بوو ئەمڕۆ کە هاتوونە لە بەردەم وەزارەتی تەندروستی گردبوونەتەوە داوا ئەکەن لە سەر پشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاریکراویش لەسەر داهاتی ناوخۆ دابمەزرێن. وەزارەتی ناوخۆی هەرێمەڵێت ئاگادار بن هەموو جۆرە مامەڵەیەک لە بازاڕە داراییەکان و فۆڕێکسا قەدەغەیە. وەزارەتی ناوخۆ لە ڕاگەیەندراوێکە هۆشداری ئەداتەڵێت هیچ کۆمپانیایەک نییە لە هەرێم کە کار لە بوارەکانی دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی کڕین و فرۆشتنی دۆلاری ئەلکترۆنی بکات بەبەستیەوەیە کە ئەگەر هەش بێت مۆڵەتی نییە. هەر کەس و گروپێک لە ژێرناوی کۆمپانیای فۆرێکسا کار بکات شوێنەکەی داخرێت و ڕوبەڕووی لێپرسینەوە ئەکرێتەوە. ڕێو شوێنیشی بۆ ئەو کەسانە داناوە کە پێشتر لەو بازاڕەیە زیانیان کردووە و مافیان خوراوە یان لە داهاتووە مافیانە خوڕێت. ئەڵێ لەبەرەوەی هیچ یاسایەک نییە بۆ پاراستنی ماف و بەرژەوەندیەکانی بەکارهێنەرانی ئەو جۆرە بازاڕانە بە هەوڵی وەرگرتنەوەی بدەن. ئەو مامەڵانە لە هەرێمی کوردستان بە جۆرێک پەریان سندووە کە تیکتۆکەکەیتەوە هەر کووردە و لایڤی کردووەتەوە و باسی قازانجەکانی خۆی کات و بانگەشە بۆ هاوڵاتیانە کات کە بێتە ناو بوارەکەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەڵێت ئاگادار بن هەموو جۆرە مامەڵەیەک لە بازاڕە داراییەکانی فۆرێکسدا قەدەغەیە. وەزارەتی ناوخۆ لە ئاگادارکردنەوەیەکدا ڕایگەاند هیچ کۆمپانیایەک نییە لە هەرێمی کوردستان کار لە بوارەکانی دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەت کڕین و فرۆشتنی دۆلاری ئەلکترۆنی ناسراو بە USDT و بازاری فۆرێکسدا بکات مۆڵەتی ڕسمیان نییە و سەرجەمیان نایاساین. وەزارەتەکە دەژڵێت لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە بۆ پاراستنی ماف و بەرژەوەندیەکانی بەکارهێنەرانی ئەو جۆرە بازاڕانە بە تایبەت کە ئەو مامەڵانە بە پێی ڕێنمایی بانکی ناوەندی عێراق قەدەغکراون. وەزارەتی ناوخۆ ئەوەشی ڕوون کردوێتەوە هەر کەس و گروپێک لە ژێر ناوی کۆمپانیادا کار بکات شوێنەکەی دادەخرێت و ڕوبەڕووی لێپرسینەوە دەکرێتەوە. ئاماژە بەوەش کراوە هەر کەسێک مافی لای ئەو کەسانە هەیە بە هەوڵی وەرگرتنەوەی بدات. لە هەرێمی کوردستان بازرگانی فۆرێکس و USDT بەردەوام لە فراوانبووندایە و ڕۆژ بە ڕۆژ کەسانی نوێ دەردەکەون و لە ژێر ناوی جیاجیا کۆمپانیادا دەمەزرێن و بانگەشە بۆ ئەوە دەکەن کە دەتوانن لە ڕێی ئەوانەوە قازانج بکەن و مامەڵا لە بازارە دارایەکاندا بکەن. بەهۆی ئەو بازارانەوە هاوڵاتێکی زۆر تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون و تەنانەت زۆرێک لەوانەی لە بازارەکەدا کار دەکەن تووشی زیانی گەورەی دارایی و مایە پوچبوون بوون و کە ملیۆنان دلار زیانیان بەرکەوتووە. بەشێک لە کۆمپانیایانی دادەنرێن خاوەنددارێتەکانیان بۆ کەسانی بیانی و وڵاتانی دراوسێ دەکڕێتەوە کە لە کاتی سفربوونەوە و زیانە دارایەکاندا ئەو پارەیە بێ هیچ سوودێکی دارایی بۆ هەرێم بەهەدەر دەدرێت.
بازرگانی لە بازارە دارایەکان کە بە فۆڕێکس ناسراوە لە دوای ساڵی 2016 بەدواوە بە شێوەیەکی سەرەکی سەری هەڵداوە و بازاری دراوە ئەلکترۆنیەکانیش لەم ساڵانەی دواییدا دوای ئەوەی نرخی بیتکۆین بە شێوەیەکی گەورە بەرز بوویەوە سەرنجی مامەڵەکارانی بەلای خۆیدا ڕاکێشە. بەپێی داتای کۆین مارکت کاپ قەبارەی بازاری دراوە ئەلکترۆنیەکان لە جیهاندا 2 تریلیۆن و 600 ملیارد دلارە و نزیکەی 800 ملیۆن بەکارهێنەری هەیە. بازاری فۆرەکس کە زیاتر لە هەرێمی کوردستان باوترە و بەکارهێنەران زیاترە لە جیهاندا ڕۆژانە بە زیاتر لە 6 تریلیۆن دلار مامەڵەی تێدا دەکرێت و هەندێک سەرچاوەش وەک بانک فۆر ئینتەرناشنال سێتڵمێن دەڵێت ئەو بڕاگەیشتۆتە 9 تریلیۆن و 600 ملیارد دلار کە بە پێیداتەکان لە سەدا 70 بۆ لە سەدا 90 ئەوەی لەو بازارەدا کار دەکات لە زەرەردان. دوای دەستپێکردنەوەی هاوردەکردنی تەماتە و میوە و سەوزەمەنیەکان لە وڵاتانەوە بۆ کەرکووک نرخی میوە و سەوزەکان بەرە و ئاسایی بوونەوە چووە. کەسبکارانی بازاری گەورەی کەرکووک گەڵێن نرخی 1 کیلۆ تەماتە دابەزیوە بۆ 1000 دینار دوایەوەی نرخی کیلۆیەکی گەیشت بۆ نزیکەی 3000 دینار. کەسبکارانی کەرکووک گەڵێن لە سنوورەکان و بازگەکانیش پارەی گومرگ ئەچێتە سەر نرخی میوە و سەوزە کە لە وڵاتانەوە دێت ئەوەش وای کردووە کە نرخەکەی لەمەی کە ئێستا هەیە زیاتردا نەبەزێت. دوای هاوردەکردنەوەی میوە و سەوزەکان لە وڵاتانەوە نرخیان لە بازارەکانی کەرکووک کەم بوونەتەوە. فرۆشێرانی بازاری گەوری کەرکووک دەڵێن نرخەکان بە شێوەیە کەم بوونەتەوە لە نرخی چەند مانگی ڕابردوو نزیک بوونەتەوە. وا بۆ خەزەلەما بۆم ناسی خاوەن چۆم ناویچ کوێ تەماتەم پێ ناکڕێ زەلامە ناسی لەم بازارێ ئەی من ڕۆژم 10,000 کوێ تەماتە 3000 بیدەمە چی؟ سەباش بۆش الحەمدولە زۆر باشێشە فەزڵ بۆ خوای گەورە. والله برا فەقیر بە قورئان تەماتە بجێ 2,300 والله زەلام وایە ناسم نوتەیوت نایسەنە کیلوێ تەماتە 30,000 گۆشتی دێتم کیلوێ تەماتە 30,000 5 تەماتە کیلوێکە. بەڕای کەسبکارانی کەرکووک ئەگەر پاری گومرگ لەسەر سنوورەکان زیادی نەکردایە نرخەکان زیاتریش دادەبەزین. یکاکە مریشکە هەرزانتر بوو تەماتەکە هەر فڕی بوو بە 30,000 بوو مریکەڵکی و مریشکەیە کڕی تەسی زۆر لە باز لە فەقیر لە هەموو کەسێک کرد یام تەماتە لەم زور بەسەرێکی گومرگی حدود دێ بەسەری لۆری گڵاب هەموو دێ بەسەری پیاس هەموو شتێک گران بوو یام گرانەکەی لە عەقڵ نەبوو لە علوش ئەڵێن پارەچێت لە علوش پارەکە سەریەوە یام خەڵکە من تۆ یا من تۆین هەچی شتەکڕین بوونە حەو کەسە نیە بە خاڵەکان حەلوە و گومرگە کێواشە ئینشاڵڵا دابەزێت لەخوا بەزیاد ئەگە بێت و گومرگەکان لە سەیتەرە کەمکەنەوە گومرگ کەمکەن و سەیتەرە تۆزێ مەراقەبە بخرێتە سەر سەیتەرەکە کە سەیتەرە بەبێ هیچ شتێ ئەم وەرەقەی گومرگی هەیە ئەما لێ نایخوا وەرەقەی گومرگ ناخوا وەکو خاوەیەک هەر کە یەک 300,000 خاوەی لێسەر 250,000 ئەگەر دەیدا حەزەکە 5 ڕۆژ لەو سەیتەرێ بمێنە بەخوا خاوەکە نەدا دەرناچێت. ئەم مەوادە دێ ئەگە گومرگێکی تۆزێک کەم بخەنە سەری هەم لێرە خەڵکەکەش ئەرزانی بڕۆشێت ئەیسا تۆ لە ئەلۆکە قەپانە لێتە سەنێ حەماڵە لێتە سەنێ دێتە قابی پارە لێزەنێ ئێستا توتە بۆ دێنە هەتا ئێرانە 10,000 یعنی حسابکە نییە دەبێت و زۆر گرامی ڕۆژ بەڵێ. سەوزە و میوەکان لە بازارەکانی کەرکووک نرخەکانیان کەم بوونەتەوە و بەراورد بە ماوەی ڕابردوو کە لە سنوورەکانەوە نەدەهاتن نرخیان چەند بەرامبەر زیادی کردبوو. زیادکردنی پاری گومرگ لە سنوورەکان شان بەشانی دوورخستنەوەی ئەلوەی کەرکووک لە ناوەندی شار دوو هۆکاری سەرەکین بۆ هێشتنەوەی نرخی تەماتە و سەوزەکان بە ناجێگیری. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. ئاژانسی تاقا پێشبینی ئەکات کە هاوینی ئەمساڵ بۆ عێراقیەکان هاوینێکی سەخت بێ دەڵێت عێراق ڕوبەڕووی قەیرانی گەورەی کارەبا بێتەوە هۆکارەکەشی بۆ پشتبەستنی لە ڕادەبەدەری عێراق بە هاوردەی غاز لە ئێرانەوە ئەگەڕێتەوە. راپۆرتەکە باس لەوە ئەکات کە عێراق لە دانوستان بەردەوامە بۆ قەرەبووکردنەوەی کورتێنانەکە لە ڕێگەی وڵاتانی دراوسێوە بەڵام هەندێک گاستەنگی تەکنیکی و دارایی لە بەردەماوەژە بێتە هۆی درێژە کێشانی قەیرانەکە و دروستبوونی ئاستەنگ لە دابینکردنی سوتەمەنی بەهۆی جەنگی ئێرانەوە قەیرانەکە قورستریش بووە.
ئاژانسی تاقە لە راپۆرتەکەیە باس لەوە ئەکات کە بەهۆی جەنگ و داخرانی گەڕی هورمزەوە عراق نزیکەی سەدان 90 سەرچاوە داراییەکانی لەدەستداوە ئەوەش گرنگترین ئاستەنگا بۆ دابینکردنی سوتەمەنی پێویست بۆ ئەو وڵاتە. باسێکی راپۆرتەکەی تاقاکەین کاڵە ئەم هاوینە هاوینێکی قرس و هاوینێکی پڕ لە تاریکیە بێ بۆ هاوڵاتیانی عێراق با بزانێکین داتاکان باسی چی ئەکەن ئەبێ دوای ئەم راپۆرتە دوای ئەم داتا ژمارانە بڵین سپاس بۆخوا کە هەرێمی کوردستان هەرێمێکی پێشکەوتووە لانی کەم بە لە بەرچاوگرتنی چواردەورمان و ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەبای 24 سەعاتیان هەیە. لە عێراق بەرهەمهێنانی کارەبا 29 گێگاواتە بەڵام خواستەکەی 40 گێگاواتەواتە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەوەی کە لە عێراق بەرهەمەهێنرێت و ئەوەی کە هاوڵاتیان پێویستیان پێێتی جگەلەوەی کە بەرهەمهێنانەکە کەمە لە ئاستێکی زۆر بەرزیشە پشتی بە هاوردە لە دەرەوەی وڵات بەستووە واتە ئەو غازەکە کارەبای پێ بەرهەمەهێنێت بەشی هەرە زۆری لە دەرەوەی وڵات دێ هەر جۆرە کێشەیەک لە وڵاتانە دروست ببێ ئەوە هاوردەی غازی عێراقی ژاستەنگی بۆ دروستە بێت و بڕی بەرهەمهێنانی کەمەکات با بچینە لای ژمارەکانی ترکە تاقە باسی لێوە کردووە دەربارەی کارەبای عێراق باسیەوە کات کە پلان هەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەم کورتێنانە سوود لە وزەی خاوێن ببیندرێ ئەزانین کە بۆ ئەمەش هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی پێشەنگە سلێمانی یەکێکە لەو پارێزگانە کە زۆرترین سۆلار پانەڵی تیا بەکارەهێنرێت و هاوڵاتیان بڕێکی زۆر لە کارەباکان لە ڕێگەی وزەی خاوێنەوە بەرهەمەهێنێت بەڵام عێراق ئامانجێتی کە 7500 مێگاوات کارەبا لە ڕێگەی وزەی خاوێنەوە لە ڕێگەی سۆلار پانەڵەکان و وزەی خۆرەوە بەرهەم بهێنێت ژماری ئەو پرۆژانە کە بەنیازە ئەم بەرهەمەی لێ بەدەست بهێنێت 15 پرۆژن و ئەو کۆمپانیانە کە کار لەم بوارەیەکەن کۆمپانیای جێنرال ئەنەرژیز و سیمنسن. با بچینە لای داتاکانی تر و ژمارەکانی تر هەروەها باسی قەرەبووکردنەوەی کورتێنانەکە عێراق کورتی هێناوە بەبیر لۆ بکاتەوە کە چۆن قەرەبوویە کاتەوە چەند لەم وڵاتە هەموو شتێک بە دواکەوتنەوە پلانی بۆ داهێنرێت لەبەرەوەی کە ئەمە یەکەم جار نییەکە هاوردەی غاز لە ئێران و ئاستەنگی تێکە بە درێژایی هەموو ئەم ساڵانە کە ئێران سزای لەسەرا ئەمریکا بە بەردەوامی ئەو سیگناڵی داوە بە عێراق کە ئاگادار بن ئیتر ناتوانن غازی ئێران هاوردە بکەن چەندین جار سەرڕاوی کە سزای نێودەوڵەتی هەبووە ئەگەر وڵاتان وزە لە ئێران بکڕن سزان بەسەر ئاسەپێنرێت لێ خۆش بوون بۆ عێراق دەرکراوەڵێ عێراق تۆ بە دەری لەم یاسانە بۆی کورت نەهێنی وەکو یارمەتیەک بۆ عێراق بەڵامی تر کۆتاجار کە ترەمپ گەڕایەوە لە درێژەی زۆرترین سیاسەتی زۆرترین فشار بۆ سەر ئێران ئەوەشی نەهێشت ئەو لێ خۆشببوونشی بۆ عێراق نەهێشت وەمە کێشەی گەورە بۆ ئەم وڵاتە دروست دەکات هەتا وەکو ئەو کاتەژ ئەو قۆناغەش نەکەوتونە خۆ بۆی کە قەرەبووی بکەنەوە ئێستا پلانی قەرەبووکردنەوەیان هەیە پلانەکە چیاڵە تۆڕی کارەبای عێراق با وڵاتانی دراوسێ بەستینەوە یەکێکە لە ڕێکارەکان ڕێکاری دووهەم دانوستانە بۆ هاوردە بۆی کە غازی وڵاتانی تر بکەن بە جێگرەوەی غازی ئێران ڕێکارێکی ترەوەی کە دانوستان بکەن بشکمی شەڵام جاریان ئەمریکا خۆش بێت و بهێڵەکە دیسانەوە غازی ئێران هاوردە بکەن هەرچەندە ئێران ئێستا بەهۆی بارودۆخەکە هەیەی هەر خۆشی کورتێنانی هەیە لە وزە ینی ئەگەر ئەو لێ خۆشببوونش بۆ عێراق بە دیسانەوە ئێران خۆی کورتە هێنێت بە تایبەتی لە وەرزی گەرمان ناتوانێت وەکو پێویست پابند بێ بۆ گرێبەستا 50 ساڵیەکە هەیە بۆ لەگەڵ عێراق ڕێکارێکی ناوخۆیش هەیە چەند وەختێکە کە هەنگاوی بۆ هەڵگرتووە عێراقیش بەرهەمهێنانی غازی هاوڵە کە نەهێڵم بە فیڕۆ بچێ کارەبای لە بەرهەم هێنن بەڵام ئەمە بابەتێک نییە ئەوەندە زوو جێبەجێ بکرێت چەندین ساڵی پێویستە خۆ ناکرێت هاوڵاتیان لە تاریکیا بن هەتا کۆمە جێبەجێکرێت تێکی هاوردەی غاز و کارەبا لە ئێرانەوە ساڵانە 6 ملیار دلار لە ئێران و غاز و کارەبا هاوردەکرێت گرێبەستەکە لە ساڵی 2017 وایە 5 ساڵ تازە ئەکرێتەوە بۆ ماوەی ینی ئەو قەبارەیەکە پێویستە بەرهەم بهێنرێت ینی پێویستە هاوردە بکرێت گرێبەستەکەواتە قەبارەی گرێبەستەکە 50 میلیۆن مەتری سێجایە کەم بوونەوەی هاوردە تەنها لە ماوەی 2 هەفتەیە پێشووتر ئەوەی کە عێراق هاوردەیەک لە ئێرانەوە 20 میلیۆن مەتر سێجای ڕۆژانە بوو ئێستا بۆ 12 میلیۆن مەتر سێجای ڕۆژانە کەمی کردووە و پێچێت کە لەوەش کەمتر ببێ و قەبارەکە توانیوێتی لە ئێرانەوە هاوردەی بکە ئەو هەموو زانیارەکانمان بوو دەربارەی قەیرانی کارەبا لە هاوینی ئەم ساڵە لە عێراق وەکووتمان تاقە باسی لێوە کاڵێم ساڵ هاوینێکی باش نابێت بۆ عێراق و بۆ عێراقیەکان
جیاواز لەم بابەتە با باسێکی نەوتان بۆ بکەم بە تایبەتی ئەلم بارودۆخەی ئێستاە کە هەموو میدیاکان باسێکی گەرمیان هەیە و قسە و باسێکی زۆر هەیە دەربارەی نەوت. بەرزبوونەوەی نرخی نەوت یەکێکە لە سەرەکی ترین نیگەرانیەکان لەو کاتەوە کە جەنگی ئێران دەستی پێکردووە. هەر جارێک باسی بەرزبوونەوەی نرخی نەوت دەکرێت ئابووری ناسان ئەو بابەتە بە دروستبوونی هەڵاوسان لە جیهانە ئەبەستنەوە. هۆکارەکە شێوەیە کە نەوت تەنها وەکو سوتەمەنی بەکار ناهێنرێت، مادەی سەرەکیە بۆ دروستکردنی ژمارەیەکی زۆر لە بەرهەمەکان و بەرزبوونەوەی نرخی ئەو بەرهەمانەش بەرز ئەکاتەوە. دوابەدوای بڵاوبوونەوەی هەندێک راپۆرت دەربارەی ئەوەی بژاردەی سەربازی زیاتر خراوەتە بەردەستی ترامپ، ناسەخامگیریە جیۆپۆلیتیکیەکان بەرز بوونەوە. ئەوەش بووەتە هۆی نیگەرانی ئابوووریەکانی جیهان و بازاڕەکان. هاوکات نرخی نەوت گەیشتە بەرزترین ئاست لە کاتی جەنگی ئۆکراینەوە و بازاڕەکان نیگەرانن لەوەی خستنەڕ و ئاستەنگی زیاتری تێبکەوێت. سنتکۆم دەڵێت چەند سیناریۆی ئامادە کردووە بۆ هێرشی کورد بەڵام بەزەبر و ئامانجیش لێی شکاندنی ئەو بنبەستە دیبلۆماسیەیە کە لەگەڵ ئێران دروست بووە. بەڵام لێکەوتەی ئەم هەواڵە بە شێوەیەکی بەرفراوان هەموو جومگە ئابوووریەکانی گرتوتەوە. ئابووری ناسان دەڵێن بەرزبوونەوەی نرخی نەوت بە خێرایی کاریگەری لەسەر بەشەکانی دیکە دروست کردووە و بێگومان دەبێتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسانی ئابووری جیهان. ئەگەر لێکەوتەکانی جەنگەکە وەک زنجیرێک لە بەرچاو بگرین، یەکەم ئەڵلقەی زنجیرەکە بەرزبوونەوەی نرخی نەوتە. نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برنت هەتا 126 دلاریشی بەخۆیەوە بینی و دواتر لە 160 دلار داوەستایەوە کە ئەوەش بەراورد بە پێش جەنگەکە کە نزیکەی 70 دلار بوو بەرزبوونەوەیکی بەرچاوە. هۆکاری سەرەکی ئەو بەرزبوونەوەیەش داخرانی گەروی هورمز و نیگەرانی لە خستنەڕووی نەوت بوو. نەوت تەنها وەک سوتەمەنی بەکار ناهێنرێت و مادەی سەرەکیە بۆ دروستکردنی ژمارەیەکی زۆر لە بەرهەمەکان. بەرزبوونەوەی نرخی نەوت بە خێرایی دەبێتەوەی بەرزبوونەوەی تێچووی بەرەمهێنان لەو پیشەسازیانەی پشت بە نەوت دەبەستن لە سوتەمەنی فڕۆکە و گواستنەوەوە هەتا پلاستیک، بەرهەمی کیمیایی و پەینی کشتتوکاڵی. ئەوەش ڕاستەوخۆ دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی خۆراک، تکتی فڕۆکە و بەرهەمی پێویستی ڕۆژانە. هاوکات تێچووی گواستنەوەش لە جیهاندا بەرز دەبێتەوە و کۆمپانیەکانیش ئەو فشارە دەخەنە سەر شانی بەکاربەر. بەرزبوونەوەی نرخەکان بەو شێوەیە دەبێتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسان لە ئاستێکی بەرفراواندا. بەرزبوونەوەی تێچووی وزە، بەرهەمهێنان و گواستنەوە دەبێتەوەی بەرزبوونەوەی نرخەکان و توانای کڕینی هاوڵاتیان کەم دەکاتەوە. بانکە ناوەندیەکان وەک کاردانەوە لەوانەیە ڕێژەی سوود بەرز بکەنەوە کە ئەوەش کەمبوونەوەی وەبەرهێنان بە دوای خۆیدا دەێنێت. لە کۆتاییدا سوڕی بەرزبوونەوەی نرخەکان و لە ئەنجامدا بەرزبوونەوەی هەڵاوسان ئابووری جیهان بەرەو پاشەکشە دەبات. سندوقی نەختی نێودوڵەتی هۆشداری دەدات لەوەی بەردەوامبوونی ئەو دۆخە لەوانەیە گەشەی ئابووری جیهان بوەستێنێت. بۆ پێی هەڵاوسانی بەرز و گەشەی ئابووری لاواز مەترسی پاشەکشەی ئابووری جیهان لە ئاستێکی بەرچاودا بەرز دەکاتەوە. بە یارمەتی هاوکارانم هەواڵا بریەکانی ئەمڕۆم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.